ئەمن خۆشحاڵم بەوەی کە گۆمەڵە گەنجێک لە دەڤەرەکەم لە سۆران لە شاری شەهیدان بە خۆبەخشانە ئاستانە بە ڕاگەاندنی کەمپینێک بەو شێوەیەی یعنی بەڕاستی یعنی جێی نیگەرانیە یانەی سۆران یانێکی ئەوها گەورە و نوێنەراتی چار قەزای بکە لە منتازی یعنی ئەتوو لاعیبەکانت خۆبەخشن ڕاهێنەرەکانت خۆبەخشن دەستەی کاژێرت خۆبەخشە 11 ساڵ بە خۆبەخشی کارەکەم یعنی بەڕاستی بێزار بوون خەڵک زۆربەی کەسەکان ئەوانەی ئەو نادیان بەڕێوە بردیە ئەمن بەڕاستی دەستخۆشی لە هەندێکیانەکەم بەڵام ڕووی سەرەکیم لۆ سەرۆکی یانەی پێشووە یعنی ڕێگەڕێزم داهاتێکی باش لە ناو دەست بوو یعنی بەڕاستی داهاتێک ئەو کاتی هەبووە یعنی ئەکرا لە ناو قەزای سۆران دوکانێکت هەبی سوپەرمارکێتێکت هەبی یعنی بەس ئەوە مابوو دەرۆزەی بکەین دەرۆزەشمان کرد چاوەڕێکی زیاتر بەڵام داوا لە سەرۆکی شارەوانی سۆران دەکەم ئەو مەلعەبەی کە ئێستا بەکرێدا ئەو داهاتەی بدەتە یانەی سۆران چونکە ملکی یانەی سۆرانە یاریگای سۆرانە یاریگای یانەی سۆرانە ئەم لێرەدا دەمەوێت ڕوو لە وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش بکەم کە یانەکان مەرجەعیان ئەوانن ئەوان ئەکرێ بیر لە چارەسەرکردنی گیرگرتە داراییەکانی یانەکان بکرێتەوە یانیش با چاڵاکیەکان بە شێوەیەکی گشتی بێدەن ڕاوکردن مادام حکوومەت مەبەستی نەبێتن وەزعی دارایی یانەکان چارەسەر بکات و منحەی یانەکان بگەڕێنێتەوە با چاڵاکیەکانیش ڕابگرێ بە شێوەیەکی ڕسمی نەکی هەر یەکێتی وەرزشی بڕیار لە لای خۆی و بڕیار بدە و تەعاملیش لەگەر یانەکان بەوەی بیتن کەوا ئەگەر یانە بەشداری نەکەت و لە ڕیزبەندیا بینتە خوارێ چونکە یانەیەک ئەگەر هەر یانەیە کە سەرەکە بۆ هەر ڕیزبەندیەک ساڵانێک تێی کۆشیوە تا سەرکەوتووە بۆ ئەو ڕێزبەندی ئەوڕۆکەش لەسەر نەبوونی کێشەی دارایی بهینیە خوارێ خۆی لە خۆیدا ئەوە جێگەی پرسیارە.